سپاس تاش بخوای گەورە ئەوڕۆ لە یاریگای خۆمان توانیمان لە یانەی خەبات بینەوە بە ئەنجامی 5-0 یاریێکی گرنگ بوو بەمە بەڕاستی نازانم نەتایج یاریەکانی کە چۆم و بەڵام دڵنیام ئینشاڵڵا بە ئەنجامی ئەو 5 گۆڵە ڕەنگە هاتبینە ڕێزبەندی یەکەم و ئینشاڵڵا جێشمان لێ بتەعادلونە هیوادارم بتوانین بە ئامانجەکەمان بگەین لە سەرەتای خولەوە هەدەفمان ئەو بۆ ئینشاڵڵا بگەینە خولی پلەیەکانی کوردستان ئینشاڵڵا هەر بۆ هەدەفە دەزەنجین یاری داهاتوشمان لەگەڵ یانەی سنوورە لە یاریگای سنوور پێم وایە ئینشاڵڵا دەتوانین ڕوبەرووی هەموو یانانە بینەوە کە لە ڕێزبەندەکەماندا هەنا پەشتیوان بەخوای گەورە. بەڕاستی لەو دۆڕانەی شایستە بووین هیچ گلەیەک نییە لەبەرەوەی تیپەگاتە بەرامبەرمان کامل ئیمکانیات بە کامل موچە یعنی یاریزە ئەم جملەی وەکە موچەی مانگانەیانی بە کاملی نزیکەی 14 ملیۆن و 18 ملیۆن و قەینا شایستە وەزارەت دەیانداتێ ئەوە شتاتیادیە بەڵام ئەمە گلەیمان لە ئیتیحادی ژەیە بەڕاستی ئەو تەشکیلە تاسیری کولەما کرد فەرێکی پەروەردە بەڕاستی ومان دەزانین بەسەر نەکەت بوو تەواو دوو مەجموعە بوون یەکەم بەسەکەت ئیتیحاد بڕیارەچیدا بەسەری خست 5 لاعبیشی ئیزافە کرد 5 بوو 6 بوو عەفو نازانم هەستا باشترین یاریزان لە بەروی پارێ هەیە باشترین یاریزانی لە دەوری عێراقی فلان و بێوان کڕی هات یعنی تاسی لەمەکە ئەوڕۆ شایستە بووینەوە دە گۆڵەما خوارد و دۆڕاین و هیچ گلەیمان لێ نییە بەس بەڕاستی زۆر لۆمە ناخۆشە ئێستا تیپەک مەرحەلەکەم سقوط بووە کوو بەسەکەت یعنی لۆ نوع بڕیاران دەدەن ئەمە بەڕاستی گلەیمان لە ئیتیحادی ژەیە هەرچەندە لەوانەی موبەڕشانەبی بەس لۆمە ناخۆشە تاسیری لەمەکە ئەمە نادیەچین آخر دەرەزە بە ئیمکانیەتی حەقی بەشداریکردنیمان نەبوو بەڕاستی ئەمە جێگا شەرمەزاری بوو لۆمە یعنی ئەمە قەتی ساڵێک و 5 گۆڵ بەیز شتوان نەبووە نادی خەبات ئەو ساڵ بەڵام ئەمەش زۆر بە ئیمکانیەتین یعنی هەموو ملک و ماڵمان ئەو ساڵ لە ملیۆنە شتێنە دەپەڕی